یەکەم تاقیکردنەوەی چیپی ڕکابەری کۆمپانیای نیورالینک لەسەر 3 کەس بە سەرکەوتووی ئەنجامدرا. ڕکابەری کۆمپانیای نیورالینک بە بەرهەمهێنانی چیپێکی مێشێک بە ناوی پریسیژن نیوراساینس توانی بە سەرکەوتووی لە یەکەم تاقیکردنەوەی مرۆڤی چیپەکانی دەربچێت. ئەم چیپە کە پەیوەندیەکی دیجیتاڵی لە نێوان مێشک و کۆمپیوتەر دروست دەکات لەسەر 3 کەس تاقیکراوەتەوە. ئەنجامی تاقیکردنەوەکان زۆر باش و ئەرێنی بوون. ئەمە یەکەم جار بوو کە چیپە زۆر تەنکەکانی کۆمپانیای پریسیژن لەسەر نەخۆشەکان تاقیکرانەوە. دوای دانانی ئەم چیپە وێنەی چاڵاکی مێشکی کەسەکە لەسەر مۆنیتەرەکە بینرا. ئەم چیپە بەهۆی تەنکەکیەوە زۆر بە ئاسانی دەبەسترێتەوە بە مێشک بێ هەبوونی هیچ زیانێک. ماوەی دانانی چیپەکە لە ناو سەری نەخۆشەکان تەنیا 15 خولەک بوو. سام ئەڵتمان بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئۆپنئای پێی وایە زیرەکی دەستکرد دەتوانێت یارمەتی کۆتاییهێنان بە هەژاری بدات. سام ئەڵتمان بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئۆپنئای لە بەیاننامەیەکی ئەم دواییەدا ڕایگەیاند کە تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد دەتوانێت لە زۆر ڕۆوە ببێتە کێشە بەو خێراییەکی ئێستا پەری پێدەدات، بەڵام سوودەکانی لە زیانەکانی زیاترە و مرۆڤایەتی لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئەم تەکنەلۆژیایە ڕوبەڕووی گرنگترین هەنگاوی مێژووی خۆی دەبێتەوە. هەروەها بە گوتەی ئاڵتمان زیرەکی دەستکرد دەتوانێت یارمەتی دەربێت بۆ کۆتاییهێنان بە هەژاری. زاناکان بۆ یەکەم جار گوێیان لە مۆسیقای باگراوندی گەردوون بوو. زانایان لە ئەمریکا دەڵێن بۆ یەکەم جار توانویانە ئەو شەپۆلە لاوازانە ببیستن کە بەهۆی جوڵەی تەنە ئاسمانیەکانەوە دروست دەبن کە لە سەرانسەری گەردووندا دەبیسترێن. ئەلبێرت ئەینشتاین زانای فیزیایی نزیکەی سەدەیەک لەمەوبەر لە تیۆرەکەیدا پێشبینی کردبوو کە کاتێک تەنە زۆر قورسەکان لە فراوانی بۆشای ئاسمان بەریەک دەکەون شەپۆل بەرهەم دەهێنن کە بە ئاراستەی جیاواز لە بۆشای ئاسماندا بڵاو دەبنەوە.